یان من لێرەوە پیان ئەڵێم سڵاو لە مەردایەتیتان، سڵاو لە چاکی و پیاوەتیتان، سڵاو لە غیرەت و ئازایەتیتان، بەڕاستی مەردانە و پیاوان هاتمە دەمانەوە. لەسەر ڕێگای قەزای سەی سادق بۆ قەزای پێنجوێنم ئەم ڕێگەیە ڕێگەی ڕۆشنی بار هەڵگرەکانە بۆ قەزای پێنجوێن و گەڕانەوەیان هەر بۆیە لەسەر ئەم ڕێگایە چەندین بانزین فرۆش و گاز فرۆش لەم ڕێگەیەدا بوونی هەیە. بە هۆکارێکی نادیار یەکێک لەم بانزینخانانەی سەر ئەم ڕێگایە ئاگر دەگرێت. دوای گەشتنی تیمەکانی بەرگری شارستانی بە شوێنی ڕووداوەکە دەبینن ئاگرەکە بڵێسەی سندووە و ئەو هاوڵاتیانی قەزای سەی سادق کە بەم ڕێگایەدا دەڕۆن دەبینن ئاگرەکە زۆر گەورەیە و تەشەنەی کردووە. بۆیە بەشێک لە هاوڵاتیان دەوەستن تا تیمەکانی بەرگری شارستانی دەگەنە شوێنی ڕووداوەکە. دوای گەشتنی تیمەکانی بەرگری شارستانی بەشێک لە هاوڵاتیان وە کەڵوێستێکی مەردانە و جوانوێرانە هاوڵاتیانی قەزای سەی سادق ئەو دەبانەی کە لە دوای منەوەیە و بانزینی تێدایە هەر یەکەیان دوو دەبا هەڵدەگرن و دەیگوازنەوە لە ئاگرەکە، دووریەخەنەوە لە ئاگرەکە بۆ ئەوەی زیانی کەمتر بەر خاوەنی بانزیخانەکە بگات. من قسەم لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانی قەزای سەی سادق کرد کە بۆیان باس کردم دوو تیمی ئاگرکوژێنەوە لە قەزای سەی سادق هەیە، هەردوو تیمەکە بەشداریان کردووە لە کوژانەوەی ئاگرەکە بۆ ئەوەی کە ئاگرەکە بانزین بووە و درێژەی کێشاوە. دوای کاتژمێرێک لە هەوڵدان لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی و هاوڵاتیانی قەزای سەی سادقەوە توانیویانە ئاگرەکە کۆنتترۆل کرد. وەکو خاوەنی ئەم بەنزیخانە پێم بڵێکەی ئاگرەکە ڕوویدا چۆن پێتان زانی کە ئاگر کەوتۆتەوە و چەند کەس لێرە بوو زەرری گیانی هەبوو یاخودن؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە ڕوودانی ئاگرەکە تقریباً ساعات 12 بوو. من لە ماڵم تەلەفۆنیان بۆ کردم ناڵەکان وتیان ئاگر بەروەتی کە هاتن بەپەلە سەرمە کرد ئاگر بڵێ سەی سند بوو. کارمەندەکان دوو کوڕی خۆم یەک دوو شاگردیان لێرە. ئاگرەکە تا چەند زەرزیانی بە ئێوە گەیان زەرری گیانی هەبوو یاخ؟ وەڵاهی ڕاستیە زەرری مادی زۆر بووە، بەڵام زەرری گیانی سوپاس بەخوا نەبووە و ئەو زەرەرە مادیەش کە بووە فیدای مناڵەکان و شاگردەکان و فیدای ئەو خەڵکە بەڕێزە بێ کە هاتن بەدەمانە بەڕاستی بەدەمەوە هاتنیان بێوێ نەبوو بێن. بەڵێ لە ڤیدۆکانە بینیمان بە هاوڵاتیان بەبێ گوێدانە ئاگرەکە بەڕووی ئاگرەکە هاتن بۆ ڕزگارکردنی بەنزینەکە ئێوە تا چەند دڵخۆش بوون بەم دیمەنانە. بەڕاستی ئێمە زۆر سوپاسی ئەو خەڵکەکەین بە تایبەتی ساق شۆفڵەکان، سایەختان کەرە ئاوەکان و هەروە سایەخ کرێنەکان و ئەو جەماوەرە بە شێوەی گشتی یان من لێرەوە پیان ئەڵێم سڵاو لە مەردایەتیتان، سڵاو لە چاکی و پیاوەتیتان، سڵاو لە غیرەت و ئازایەتیتان، بەڕاستی مەردانە و پیاوان هاتمە دەمانەوە. زۆر سوپاسیان نەکەن ماڵی هەر هەمیان ئاوا بێ ئەو زەرزیانە مادێش کە بووە فیدای ئەو خەڵکە بەڕێزە بێ. تیمەکانی بەرگری شارستانی تا چەند بەدەم ئێوە بوون و دوای چەندێک ئاگرەکە کۆنتترۆل کرا؟ تیمەکانی بەرگری شارستانی بەڕاستی ئەوانش مەردانە و پیاوان دووسێ تقریباً سێ حەریقی سێ سیار ئاگرکوژێنەوە هاتمە دەمانەوە. بەڕاستی مەردانە و پیاوان هاتمە دەمانەوە. زۆر سوپاسی بەرایانی ئاگرکوژێنەوەکەین. بۆچی کۆنتترۆلکردنی ئاگرەکە درێژەی کێشاوە کاریی هۆکارەکەی ئەوە بوو ئەو ئاگرەکە زۆر بوو، تۆزە زەحمەت بوو، ئاگرەکە بڵێسی سندوویانی تۆزە گەورە بوو بە حکومی ئەوە تۆزە ناڕەحەت. ئەوەی کە سوتا بانزین بوو گاز بوو و چەند لیتر بوو؟ وڵای تقریباً 15 دۆزایی بانزین کەمیش بێ هەر گڕی زۆرە تقریباً 15 وڵی ناتوان بڵێم شەنێ ژمارەی شوێن نازانێت ژمارەی دەبەکان شەنێ بۆ نازانێت، بەڵامی تر خۆ دەدانێت سوتەمەنی چۆنە لە پڕ گڕاگرێ و ئاگری گەورەیە. تا چەند گرنگە ئەم لایەنە کۆمەڵایەتیە لە ناو خەڵکی دابوونی هەبێت؟ ئەم لایەنە کۆمەڵایەتیە زۆر گرنگە، زۆر پێویستەوە بێتە مای بۆ نمونەی ئەمە زەرری مادیمان کردووە، بەڵام کە ئەو خەڵکەمان بینی ئەوە بە پەرۆشاتن بەدەمانەوە ینی ئەسڵەن هەر خەمان بەلای زەرەر مادیەکەەوە نەبوو، بەڵکو بیرمان بەلای پیاوەتی و چاکی ئەو خەڵکەوە بکە بەڕاستی مەردانە و پیاوانانی بەڕاستی بەدەمەوە هاتنێوان بۆ ئێمە بێوە نەبوو. ئێمە زۆر سوپاسیانەکەین. جیاواز لەوە ئەبینم دوای ڕۆژێک لە ڕووداوەکە هاوڵاتیان سەردانتانەکەن ئەوە هۆکاری؟ بەڵێ بەردەوام سوپاسی ئەو خەڵکانەش دەکەن خزم و کەس و کار و هاوڕێ کە بەردەوام سەردانی ماڵەوەمانەکەن و ماڵەوە مەمنونیانەکەن و هەروە بە تەلەفۆن هەواڵ ئەپرسن مەمنوی هەمیان خزم و کەس و کار و هاوڕێ و دۆست و ناسراوان بەڕاستی بەردەوام هەواڵان پرسیوین چێ بە سەردان چی بە تەلەفۆن. مەمنون. دەست سپاسی وەکەم بەخێر دەستان خۆش بێ دەستی خۆش بێ.